بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان بەبێ ئامادەبوونی بەرپرسانی شاری کەرکووک نێسیڤان بارزانی و عەبادی ڕێکەوتن لە سەرهەناردەکردنی نەوتی کەرکووک تاوکو ئێستاش ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پارێزگاری کەرکووک هەڵوێستی خۆیان دەربارەی ڕێکەوتنەکە ڕانەگەاندووە بە میوانداری زۆر بەڕێز ئەحمەد عەسکەری سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاوتوێم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کە ئەحمەد بەخێربێ سوپاس بۆ ئامادەبوونت بەر لەوەی کە قسە لەسەر ڕێکەوتنەکە بکەم حەز دەکەم باس دەوە بکەین کە بۆچی بوو هۆکاری چی بوو کە نەوتی کەرکووک ئەوەی کە لە ژێردەسەڵاتی کۆمپانی نەوتی باکوورە بۆ ماوەی چەند مانگی ڕاگیر ئێستا دووبارە دەستی پێکردوتەوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای هاتنی داعش و ئەو ناوچەیە بەشێکی کەوتە ژێردەستی ئەو تۆریستەکانی داعشەوە طبعا هەندێک لە بیرەنەوتەکانی کەرکووک ئەوەی کە پێگوتن چەڵکانی بای حەسەن و هاڤانە پاسەوانەکەی لەلایەن سوپای عێراقەوە کرا. طبعا بە هاتنی داعش و ئەو سوپایەکە ئینهاری کرد و ناوچەی بەجێهێشت هێزی پێشمەرگە چۆناوە و سامانە سروشتەکانیش هێزیی پۆلیسی ناردە دەستی بەسەر چەڵکانی بای حەسەن و هاڤانەیە گرت لەو ساوە مەسەلەی سەرپەرشتیکردنی هەناردەکردن دەرهێنان نەوت لەو چەلگانەیە کە چەلکانی کەرکووکن سەر بە کۆمپانی نەوتی باکوور بوو لەلایەنەوە چاودێری و سەرپەرشتێکرێ هەناردەکەشی هەر لایەنەوەیە هیچ نوعهینێکی لەسەر پارێزگای کەرکووک نەماوە. بەشەکەی تری کە چەلکانی خەباز و بابە گورگر و جەمبورن ئەوانە لایەن کۆمپانی نەوتی باکوورەوە سەرپەرشتێکرێ ئەوانە مایەوە لە ژێردەسی کۆمپانی نەوتی باکوورە بەڵام بەهۆی بەپێی ڕێککەوتنێک کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی ناوەندیە کرا لەو کاتەیە کە ڕێگەی هەناردەکردنی نەوت لە ڕێی بۆریەکانی حکوومەتی عێراق لە ڕێگەی مووسڵەوە کە لە ژێردەستی داعشا بوو وەستێنرا بە تاواتی ڕێککەوتنێک کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بدا بە هەناردەکردنی 300,000 بەرمیل لە نەوتی کەرکووک بۆ بەشەی کە لە ژێردەستی خۆشایەتی و بۆ بەشەشی کە لە ژێردەستی کۆمپانیای نەوتی باکوورایە. طبعا ئەمە وای کرد کە ئەو ڕێکەوتنە ماوەیەک بخایەنێ تا چەند مانجێک ڕێکەوتنەکە بەڕێوە چوو بەڵام گیرگرفت کەوتە بینیانەوە ئەوەی کە لەسەر ئەوەی کە ئەمانەوانێت تیامە کرد کە بەشە بودجەی هەرێمی کوردستان 170 نانێرێ ئەوانی ژیانگو بە تەواوەتی ئەو نەوتە ڕادەستی سۆمۆ ناکرێ و نایەتە خەزانەی عێراقەوە هەتا ئەم چێشمە بەردەوام بوو تا گەیشتەوەی کە لە 23 حوزەیرانی 2015 حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا سەربەخۆ نەوتەکەی خۆی بفرۆشێ بەبێ ئەوەی کە هیچ نەوە بڕێک ڕادەستی سۆمۆ بکە. تەمان ئەمانە وای کرد مایەوە ئەم چێشمە هەر لە بینیانە بوو تا لە 23 مانگی دوی ئەم ساڵە کێشەیەک ڕوویدا کێشەکە تا ئێستاش بە تەواوەتی ڕوون نییە لەبەرچی و کێشەیە ڕوویدا هەموو نەوتی کوردستان بۆری نەوتی کوردستان بۆ ماوەی 20 ڕۆژێک وەستا و هەناردە نەکرا. لە دەی ئازارە جارێکی کە دەستی کردەوە بە هەناردەکردن
بەڵام ئەم جاریان کە هەناردەکرا بەشەکەی کەرکووک بۆ چەند سەعاتێک یعنی 150,000 کە لە چێلکانی کەرکووکەوە چونکە اتفاقکەوا بوو 150 لە چێلکانی کەرکووکەوە بڕۆ ینی لە بڕەکەی ژێردەسی کۆمپانیەتی باکوورەوە بڕوە 150 لە چێلکانی بای حەسەن و هاوانەوە کە لە ژێردەسی سامانە سروشتەکانە بە ڕاستتر برین لە ژێردەستی کۆمپانیای گروپەکانی کۆمپانیای کارایە ئەو 300 بەیەکەوە بڕوا بەڵام کاتێک کە دەستی پێکردەوە بۆ چەند سەعاتێکەوەی کەرکووک دەستی پێکرد فەرمانێکەوەی کە من پێم گەیشت تەمان شتی نووسراو نەبوو داوای کرد کە هینەکەی کەرکووک ڕابگیرێ فەرمانەکە چێ تەمان وەزیری نەوت ئەو فەرمانی کردو بە تاکێت چونکە فەرمان ئەوەی کە میکانیزمی ئیشکردنەکە چۆنە یعنی ئەوەی کە لە میدیاکانەوە هەندێک لایەن دەستی تۆمەت بۆ ئەو ڕاکێشنەوە هیچ ڕاست و ئاساسێکی نییە وەزعی هەناردەکردن بەم شێوەیە کۆمپانیای نەوتی باکوور ئاگاداری سەر و خۆیە کاتەوە کە وەزارەتی نەوتە ئەڵێ ئێمە ئامادەین بۆ هەناردەکردن هەموو ڕۆژێ ئەم بینە لە بینانایە ئەو ئەڵێ هەناردەی بکە یا مەیکە هەر ڕۆژێ ئەگەر گوتی بیکە ئەیکە گوتی مەیکە نایکە تەبەن لەو ڕۆژەوە تا ئەم ئیتفاقی ئێستا تازە کراوەتەوە هەتا ئەوسا وەزارەتی نەوتی عێراقی فەرمانی نەکردو بە کۆمپانیای نەوتی باکوور لە ڕێگەی بۆیەکانی هەرێمی کوردستانەوە 150,000 بەرمیل بنێردرا ئێستا پرۆسەکە دەستی پێکردوتەوە ئێستا پرۆسەکە دەستی پێکردەوە بەڵام هینێکی تایە غموزیی تایە چونکەوەی کە بێمیان 100,000 نێرین ئێستاوی لە میدیاکان و جومان لێ 150,000 چونکە ئێمە کارین بین ئاگادار نین ئەگەر حسابی وەفدەکە بکەی بەڕاستی وەفدەکە یعنی هینێکی تایە جێگەی پرسیارە هەنێتوانێت ئەو وەفدە بەوە ناچوو وەفدێکی حکومی بێ بۆ چوو وەفدێکی حزبی بێ دانیشتەکەش بەوە ناچوو دانیشتێکی حکوومەت بە حکوومەت بێ بەڵکو دانیشتێکی دوولایەن بوو بەشیان کرد 50 بە 50 75 بە 75 میدیاکان باسەکە نازانم چونکە تا ئێستا مەشتی نووسراو نازانین ئەوەی من ئاگادارمەوەی کە ئێمە زانیمان لە مەجلیسەکە جەنابی پارێزگاریان ئاگادار کردەوە بە تەلەفۆن هەردوولایەن بە تەلەفۆن ئاگاداریان کردووە ئێمە ڕێکەوتنەکەین ڕێکەوتنەکان تەفاسیلەکەی چییە پێم وانێت تەفاسیلەکەیان پێکوت پێ تەنها ئەوەیە ئاگاداریان کردووە کە ئێمە ئەو ڕێکەوتنەکەین ئەچین بۆ بەغدا بۆ ڕێکەوتن پێم وایە وەفدەوەفدێکی زیاتر مۆرچی حزبی پێوە بوو بۆ دوو مەسەر نازانم ئەو پرسیارە لە هەرێمی کوردستان کە مەسەلا زۆر کەس لە میدیاکان لە منیان پرسیوە ئەو وەفدە بۆچی وا بووە پرسیان بە ئێوە کرد وتم وەڵا نازانم حکوومەتێکی بنکە هەیە لە هەرێمی کوردستان پرسیان بەلایەنەکانی تر کردووە کە چوون هەتا پرس بە کەرکووک بکەن بە تاکید چونکە نوێنەری هیچ لایەکیان نەبوو ئەو وەفدە کەسانێکی تیا بوون بە هیچ شێوەیەکینی ئەرچی حزبیان نیە حکومیان نییە لە ناو هەرێمی کوردستانە ئەندامی وەفدە بوون ئەندامی کاراژ بوون وەفدەکە یعنی ئەمە جێگەی پرسیارە یعنی پرسیارە هەموو خەڵکی کەرکووکێکا و خەڵکی کوردستانیش پێم وایە عینەن پرسیاریان هەیە ئەو وەفدەکە حزبی بۆ یا حکومی بار حاڵەوان بە پێی میدیاکان گەیوێنتە ئیرێ بەڵام هیچ نەوە شتێکی فەرمی وەکو جارەکەی تر بڵاو نەکراوەتەوە کە برێن ئێمە ڕێکەوتنەکە ئایا من پێم وایە وەفدە دوو ئەرچی هەبوو ینی بۆ دوومە بەسوو بۆیانە یەکیان ئەو 150,000 بەرمیلەیە کە لە مانجی لە ئازاری ئەم ساڵەوە سێنراوە تا ئێستا ئەوە ساخ کاتەوە بینێرێتە دەرەوە ئیتە دیارە ڕێکەوتنەکە چۆن کراوە ئەوە خۆیان نەزان چۆنیان کردووە بەڵام ئەرچی دووەمی ئەوە بووە ئەو کێشەی وەزارەتی دارایی عێراق کە دروست بووە لە ناو پەرلەمانی عێراق و مەسەلەی متمانە لێ وەرگرتنەوەی چارەسەرکردنی و کێشەیە اینجا ئەمە بەوە گۆڕدراوەتەوە هەردووچیان بۆ یەکەوەیە چۆنە نازانم بەڵام پەیوەندیکە لە نێوان ڕێکەوتنە و لە نێوان وەفدەکە بۆوە چوە ئەو دوو کێشەیە حەلکە یەکەم کێشەیە ئەو دوو کێشەیە نازانمەوەی میدیاکان ئەڵێنەگەر 50 حەلیان کرد بێ دیارە هەردوولایەن ڕازی بوون بەس لەم ناوەیە چی بۆ خەڵکی کەرکووک تۆ دێی سەودا لەسەر خوێنی خەڵکی کەرکووکەکەی لەسەر داهاتی خەڵکی کەرکووکەکەی چی بۆ خەڵکی کەرکووک تەنها یەکشت لە ئینەکانە قسەکانە هاتووە ئەم بێ معاش بدا ئەو بێ معاش بدا کام معاش نازم کام معاش حەقی وام نازم لە خەڵکی کوردستانە پرسم کام معاش دەدرێ بە خەڵکی کەرکووک ئەو چەند هەزار کەسێک کە لەوێ دانراوە ئەو ڕبع معاشەی کادرێ ئایا ئەو نەوتەی کابرێ ویساوێ بە معاشەی کادرێ نازانم یان چەندێکی ئەو معاشەیە کادرێ ئەمانە هەمووی مەسلەیە ڕاستە پێشمەرگە لایەکەوە بجێ خۆی هەیە لەلایەکەوە دا لە عێراق کرد مەسلەی سیادیە معاشی جێبەجێ بکە لەلایەکەوە داواکری ئەمریکا بجێ هەرێم پێشمەرگە تەمین بکە نازانم یانە مەسلەیە بۆ بەچی دوایی کە دێن مەسلەی کەرکووک مەسلەیەکی گرنگە مەسلەی خەڵک و خاکەکەی گرنگە لە دانیشتان و لە دانیشتێکی وایە باز ناکرێ باسی نەوتەکە یەکرێ باسی غازەکە یەکرێ
باسی داهاتەکەی کرێ باسی خەڵکەکەی ناکرێ خەڵکیی بەسەر هاتووە باسی خەڵکەکەی ناکرێ لە چه وەزعێکی ژیانایە باسی پرۆژەکانی ناکرێ حکوومەت تا ئێستا هەر حکوومەت نردوو حکوومەتەکڵێ چەند هزار دیناری چەند عفو ملیار دینار قەرزاری بەڵێندەرەکانە بەڵێندەر هەیە بەتەواتی فلاسی کردو جاریشی کە بەڵێندەرایەتی ناکە قەرزاریی زۆری حکوومەت قەرزاریی زۆری و بەڵێندەرانەیە پرۆژیان ڕاگرتو پرۆژەیە لەسەر 150 پەچی کەوتووە ئایا ئەو دوو حکوومەتە کە دێن سەودا لەسەر نەوتی کەرکووکەکەن ئاگایان لە وەزعەیە کە لە کەرکووک سەودایان ڕێکەوتنە من پێم وایە سەودایە باشی ڕێکەوتن دەبێ ئەبێ علەن بێ ئەبێ پەرلەمانی ئاگادار بێ دوو پەرلەمانەکە پەرلەمانی عێراق پەرلەمانی لێ پەچی کەوتو پەرلەمانی ولاژ ئاگادار بێ من پێم وایە سەودایە هیچ نییە باشە بۆ دەوێت پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق ئاگادار بێت مەسەلەیەکە عێلاقی هەیە بە قوتی خەڵکەوە دەستور و قانون لە مۆزوعەکە هەیە دەستور و قانون دەستکاری بکرێ ئەبێ پەرلەمان ئاگادار بێ بۆچی یعنی حکوومەت کاتێک دەتوانێت ئەوە بکە کە ئەبێ خەڵک بە شەفافین بکات دوای نازم مەسلێ بۆ دوو لایەن بستن ناو مۆزوعەکەەوە لای ئەوانەوە چیتیا بۆ لای ئەمانەوە چیتیا بدەیت یعنی ئەوان ئێستا تەنها حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی بریتە لە جەنابی عەبادی تەنها بەس حکوومەتی هەرێمی کوردستانیش تەنها کاک نەسیر بارزانی و چەند کەسێک لە حیزبەکەی تێبا لەگە خۆیان تەواو نازانمەوە شتێکی وانەیەوە دەبێت باشە تۆ بە ئیتفاقی نێوان دوو حکوومەت دەزانین دوو ئەتوانم ناوینە نێم حیزبیش دوو لایەنی دەزان بەس دوو کەس دوو لایەن چۆن دوو لایەن دوو لایەنی تۆ چۆن لێکە دێوە لێک ئاخر لایەنەکە حیزبین یا کەسی نازانمەوە ئەی باشە باز لە سوودەکەی بکەین بۆ خەڵکی کەرکووک یعنی ئەم ئیتفاقە هیچ سوودێکی نییە بۆ خەڵکی کەرکووک ئەم ئیتفاقە ئەگە ور نەکرێتەوە نە ئەگە ور نەکرێتەوە لە شوێنە تاریکانە لە شوێ باوا بە غامیزی بمێنێتەوە هەرچی سوودێ نایبێت نەوتەکە ڕوا لەوێ بەشەکرێ 575 ئەوەی بە بەڵام هیچ لە وەزعی کەرکووک نەگۆڕە ئەگەر معاشە ئەوەیە کە هەیە باش هیچ معنای هیچ شتێک نەگۆڕێت و معاشە دراوە تا ئێستا حکوومەتی عێراقی معاشی بوچەخۆرەکانی کەرکووکی بەڕێکی داوە ئەوەندەی کە قەرارە بە پارێزگاکانی کە بدرێ هەرێمی کوردستانیش حاڵی موچەخۆرەکانی هەرێمی کوردستان کەرکووکیش حاڵی موچەخۆرەکانی هەرێمی کوردستانە ئەستا لەبەرەوە هیچ گۆڕانکاریەک لەو هینە باز نەکراوە تۆ دێ 150,000 کە لە نەوتی کەرکووکە بەی 75 بۆ خۆت و 75 بۆ ئەوان ئەی دامەزراندنی کەرکووک ئێستا بە هەزاران گەنج دانیشتە لە ماڵەوە سێ مانگ چوارمە نایەتە دەرەوە لەبەرەوەی ڕەنگە جیرفانی ئەوەی تیانە بێ بتوانێت پیاسەیەکی پێ بکە گەنجە 3 ساڵە 2 ساڵە خوێنی تەواو کرد هەیەە 5 ساڵیش خەریجی کولیان خەریجی ماهەدن خەریجی عادادین دانیشن لە ماڵەوە چاوەڕێ تەعیناتەکەن تەعینات نییە نی دێن لێرە و لەوێ 5 لێرە ئەوە گرێ بەستەوە وایە و شتێکی غەریبە وڵات شارێک بۆ هەموو دەوڵەمەندیەوە ئەو هەموو بەرهەمەی هەبێ بێن لەسەر بەرهەمەکەی هەموو دانوسانێک بکەن و دابنیشن و ساد و سەودایەکی زۆر بکرێ بەڵام خەڵکەکەشی تەماشاکەر بێت بەڕاستی ئەمە ینی لە هیچ شوێنێکی دنیاە جێگەی نییە سا بەسرە ئەڵێن نەوتی هەیە حکوومەتی عێراقی دایمە دەبێت دەستی بەسرەوە بەسڕی زۆتە پارێزگایشی نایب لە پارێزگەکانی عێراق لەو ماوەیە 250 ملیار دینار لە حکوومەتی عێراقیەوە دراوە بەسرە بۆی پرۆژەکانی پێتاوەکە باشە ئەو حکوومەتە کەرکووک نەوتی نییە ئەی بۆ حکوومەتی ئیناکە حکوومەتی عێراقی جاران بیانی ئەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەتانە با بۆیە دەبێت ئەو چاوی لە کەرکووک بێ بڵان خێسا خۆی نەوتەکەی داتێ خۆی بە پێی اتفاق و ڕێکەوتن دانیشە لەبەر چاوی خەڵک خۆی دەڵێت نەوتەکە بەرە باشە ئەی خزمەتەکەی کەرکووک چیدا تۆی دەی ئێستا سپێنێت تا دوێنێ کات گوت ئەوان نەوتەکە بن لەبەرەوە ئەبی ئەوان خزمەتان بکەن ئێمە نەمان نەتوانانی هیچ بڵین لەبەرەوە هەموو پتر و دۆلاری کەرکووک لە بەغدا وەستێنرا بوو ئامادە نەبوون هیچ پارەیەک برێرن ئێستا خۆیان لەسەر ڕێکەوتنەکەن و ئەی دەنێ باشە ئەی حەقەکەی کەرکووک چێ مافەکەی کەرکووکەدا ئەمە بەڕاستی جێگەی هەڵوێستا من هینێواکەم کە خەڵکی کەرکووک مەفروزە لەسەر ئەمە هەڵوێستانە چۆن خەڵکی کەرکووک بەس شێوێک دەکرێت خەڵکی کەرکووک داوا بکەن لە ڕێ حیزبەکانەوە لە ڕێ پەرلەمانتارەوە لە ڕێی ئەنجومەنەکەیانەوە لە ڕێگەی ئەوە قسەکانی خۆمەکە من بەس تەنها دەسڵاتمەوەی لە میدیاکانە باسی وەزاکە بکەم ئەمە خەڵکی کەرکووکە ماگوزارێ باش بەڵام ناکرێ خەڵکی کەرکووک بانگ بکرێن نوێنەکانی خەڵکی کەرکووک بانگ بگرێ برێ ئێمە ئەم ڕێکەوتن ئەمەشمان پێی بۆ خەڵکی کەرکووک ئەم داهاتەشمانە بۆ خەڵکی کەرکووک ئەوە هەیە و نییە لە بینیانە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە مانگانە 10 ملیۆن دلار بدا بە کەرکووک بەڵام ئایا بە 10 ملیۆن دلار مەصرفەکانی کەرکووک میزانی کەرکووک
وەزعی پرۆژەکانی کەرکووک بەوە بەڕێواچێ قەت شتیوانێ شارێکی ئێستا بۆتە 2 ملیۆن و 200,000 کەس نەتیجێ هاتنی ئەو هەموو ئاوارەیە لە کەرکووکە کارە لە کارەبای نقصانی هەیە لە ئاوا نقصانی لە خزمەت گوزارەکانە نقصانی هەیە پرۆژەکانی وەستێنراوە کۆمەڵێ پێویستی زۆر گرنگ هەیە بۆ شارەیە کە بکرێ پێویستیان بۆیە دامەزراندن بکرێت کە ماوەی ئەو 2-3 ساڵە دامەزراندن بە شتێکی شێوێکی زۆر بەرتەسک بووە کە نەکراوە گەنجێکی زۆر بێکارە لەو شارەیە ئەوانە هەمووی دەکرێت لای لێ بکرێتەوە باشە کە لای لێ ناکەنەوە بەڕاستیەکی وایە نەکەشی سامانەکەشی ئەوها بەهدە زۆر باشە ئێوە گلەیەکتان لەوەیە کە تەنها خەڵکی کەرکووک بەژاریان پێ نەکراوە لەو سەردانە و لەو ڕێکنیاخ و گلەیەکتان لەسەرەوەی کە هیچی تێدانە بۆ خەڵکی کەرکووک گلەیەکتان لەسەر کامەیەوە ئەمە گلەیمان لەسەرەوەی ئەو سەرۆت سامانە برێ دەبێ خەڵکی کەرکووک بەژار بێتایە ڕاستە سەرۆت سامان بپێی دەستوری هەموو عێراق بەڵام ئێمە بینیم فاوزاتی لەسەرکرێ ئەگەر سەرۆت و سامان وەکو جاران بڕۆشتایەتە دەرەوە یەک دەستبی بدا دەرەوە بیفرۆشتایە و داهاتەکەی دیار بواە پیتۆر دۆلارەکەشی بنێرایە بۆ کەرکووک گەمە قسەیەکمان نەبوو ئەمان گۆن سەرۆتی سامانی عێراق و پێی دەستوری عێراق بەزسا بینین ئەبرێ هینی پێواکرێ دانووسانی لەسەرکرێ گفتوگۆی لەسەرکرێ لەبەر چاوی کەرکووکەوە خەڵکی کەرکووک ئاگادار ناکرێتەوە تەنها جەناوی پارێزگار ئەمە تەلەفۆن ئاگادار کردێتەوە ئەگەر هیچ ئەوە نەبووە کە وەفدێکی کەرکووک نوێنەرێکی کەرکووک لەو دانووسانە بزانێت زۆر باش کاتە پێ دوێ تۆ بە سەودای نەوەم سەودایەکی تاریکە ڕۆشن نییە ئەو سەودایە ڕۆشن بۆیە نوێنەرێکی خەڵکی لایەنەکانێکی تیا بوو باشم دەڵێم لاریمی کوردستان بۆ نوێنەری لایەنەکانی تیانەوە باشە یەکێتی چۆتە بەغدا وەفدێکی حیزبی بۆ چۆ حیزبەکانی بینیەوە چۆ حیزبەکانی شیعی بینیوە مالیکی بینیوە وەکو شخص بینیوێتی وەکو نەچێت اتفاق لەگەڵا بکە بەسکە اتفاق کرا مەفروضە حکومەت بیکە مەفروضە شەفافیش بێ بۆ هەموو عالەم بیزانێت کەم اتفاقەوە کراوە باشە بەڕێزت بە سەودا ناوی دەبی بۆچی مەسەلەن هەندێک خەڵک بە ڕێکەوتن ناوی دەبێت جیاوازی لەناو سەودا و ڕێکەوتن ڕێکەوتن عادەتەن نووسراوە و عادەتەن شتی قانونی دەستوریە سەودا بەرژەوەندی تایە بەرژەوەندی وەرنێ بەرژەوەندی تۆ بەرژەوەندی لە مامی بەرژەوەندی لای گۆڕینەوە بێت سەودا باشە گۆڕینەوەی شتێک بە شتێکێکە مقابلی ئەمە دەمێ مقابلیەوە ئەمە اتفاقیە نیە ئەمە جۆرێکە لە مامەڵەکردن باشە ئێوە پێت باشە ئێستا مەسەلە ئەنجومەنی پارێزگای کەرکووک حیزب و لایەنە سیاسیەکان لە شاری کەرکووک خەڵکی کەرکووک کار بکەن بۆ ڕۆژاندنەوەی اتفاق نا اتفاقی خۆشتێکی باشە هەر اتفاقێک پێ باشە ئەگەر اتفاقی بەشتێکی باشە بەس اتفاقی بۆ یعنی دوو لایەن بیکا بە بەلایەنەکانی باشە پێت باشە کار بۆی ئەوی بەڕێز بە سەودا ناوی دەبی بۆ ڕۆژاندنەوەی من پێم باشە حکوومەتی یاریمی کوردستان بێ هەموو کێشەکانی لەگەڵ حکوومەتی عێراق باسکە لەگەڵ پەرلەمانی عێراق باسکە لەگەڵ هەموو ئەنجومەنی وەزیرانە باسکە ئەو کێشانەی کە ماوەدی دەستورین پێش هەموو شتێک پێشەوەی کەرکووک نەوت و غاز بێ خەڵک و خاکە بابی کێشەی مادی 140 باسکە بابی باسی ئەنجومەنێکم بۆ بکە 11 ساڵ هەڵبژاردنیان نەکراوە ئێستاش نیەتیان وایە کە نەیە لە نەم هەڵبژاردنەکانی ساڵی داهاتووی 2017 لە کەرکووکە هەڵبژاردن بکرێتەوە جاریشکێکە هیوای هەرێمی کوردستان پێ لەسەر بەدا بگرێت چونکە ئەمە کەرکووک جێگەیەکی جێناکۆکە بووی دەستور لە بینی هەرێمی کوردستان و بەغدا مەفروضە لە هەموو دانووسانەکانیانە ئەم مۆزوعە کێشە بێ بۆ یەکلاییکردنەوە ئێستا هێزی پێشمەرگە لەوەیە شەڕی داعش لە کەرکووک کرێ ئەمە فروز ئەمانە مەسالی کێشە نەگەوەی کە چوم نەوتەکەم هێنا و تەواو کاگو شار زێباری متمانی لێ سەندرێت وێ لێ ناسەندرێتەوە ڕاستی ئەمانە ئەتوانم بڕێم کێشەی زۆر سانەوین کێشە گرینکە مەسلەی مستەقبەلی کەرکووکە خاچی کەرکووکە خەڵکی کەرکووکە بەڵێ زۆر باشەوەی کە بەرز وتت مەسلەی خەڵکو و خاکی کەرکووک و مەسلەی مەسەلەن نەوت و غازی کەرکووک ئێستا بەرپرسان و ئەوانەی کە اتفاق بڵێن ئەوەی کە چوون بۆ بەغدا ئەو ڕێکەوتنیان کردووە کامیان ئەولەویاتیان بە کامیان داوە کامیان دەوێت خەڵکو و خاکی کەرکووک چارنووسکە لە میدیام ژۆم نازم لەبەر لەگەڵیان نازم چیان کردەوە بەزەوەی جۆم لێ بووە یەک خاڵ بووە مەسەلەی ئەو 150,000 بەرمیلە 75 بدرێتە سۆمۆ پارەکە بچێتە لای عێراق بچێتە خەزانەی عێراقەوە 75 بدرێت بە حکوومەت یاریمی کوردستان بیفرۆشێ یعنی بەشکردنی داهاتەکەی بێ ئەوەی لاکردنەوە لە خەڵکەکەی یعنی ئێستا کامیان هەڵبژێت داون بەرامبەر بە کەرکووک مەسەلەی خاک و خەڵکەکەی و چارنووسەکەی پێم وایە باز نەکراوە مەسەلەی خاک و خەڵکەکەی پێم وایە باز کرایە بۆ لە میدیاکانەیە ئەو برادرانی کە لەگەڵیان نبوون ڕۆژانە جوێ لە تەزەم یاریێ دووسێکیان تەسریحاندا چی کراوە چی وتراوە
قەت نەباسی مادی 130 کرد باسی ئەویان نەکرد مادی 130 میزانی پاریش ئەم ساڵیشا هیچ بڕێکی بۆدانەنراوە بە قەرەبووکردن ینی 2 ساڵ هیچ بڕەپارێ 2 ساڵ هیچ بڕەپارێک مادی 130 دەوایە ئەو یەکێک وایە لە خاڵەکەویستی لەسەر بیان گوتایمە باسی نەوتەکەین با بڕێک لەم نەوتە لە هەردوو لامان بۆ مادی 140 بێت هیچ کرد بۆیان بکتە یعنی تا ئێستا 2 ساڵە هیچ بڕەپارێک بۆ جێبەجێکی مادی 140 کەسیش دەنگ ناکات نە لە پەرلەمانتار و نائینیش وایە دەنگ وەرزکرایەتەوە ینی حکوومەتەکەی جەنابی عەبادی بەڵام ئێستا تۆ ڕێکەوتنیەکەت هەیە ڕێکەوتی نەوتی و پارەیە باشە دەکرا خۆ بیان گوتایە بە ئێمە لە باتیەوەی هەفتا بین 10,000 بەرمیلی بامێنێتەوە بۆ قەرەبووکردنەوەی مادی 140 زۆر باشینی ئێستا جێبەجێکردنی مادی 140 لەسەر بودجە پاکی کەوتووە مەسەلەن لە قۆناغەکانی نەخێر بەڵام یەکێک لە قۆناغەکانێتی قۆناغی دووەمی بە تەواوەتی تەزمین کراوە قۆناغی دووەمی کە پێم وایە قەناغی زۆر گرنگە مەسلەی ئاساییکردنەوەیە ئاساییکردنەوە قەرەبووکردنەوە بەشێکە لە ئاساییکردنەوە بەڵام ئاساییکردنەوەی سەرەکی مەسلەی گەڕانەوەی سنوورەکانە ئەویش پرۆژەکەی جەنابی مام جەلال لە 2011 لە پەرلەمانی عێراق خوێنراوە تا ئێستا هیچ نەوەکت لە هیچ پەرلەمانی دەنجی لێ بەرز نەبوو هاواری لێڵ بوو بێنە دەرەوە بە هیچ کەنێ لە پەرلەمانە مناقەشەکەی نە دەورەی پێشوو ئەم دەورەیەش باشە سەبارەت بە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئێستا بەس نەوتەکەی هەردوو لە هەر نەوتەکەیان دەوێ و خەڵکەکە ناوێت تا ئێساوا من وا بینەکەم چونکە ئێمە شەڕی دنیامان لەگەڵ بەغدایان بودجەکەمان نادا هیچ کەنە بۆیە باسی ئەویان کردای بیان گوتە ئەو پارەی ئینتانگرت و فەرموویەمە لە نیوەی 2013 پتر دلار هەموو 2014 هەموو 2015 نیوە تا ئێستای 2016 پیتۆ دلاری بەغدا بۆ کەرکووک نهاتوە هیچ کەنە بۆیە باسی ئەویان کردای بیان گوتای باشە ئێوە ئەوەندتان لە ئێمە ژەوەندەمان لایە بە هەردوولام بەس پیتۆ دلارەکەیان بدەینێ هیچ کەرێ باسی لەم ڕێکەوتنیانە ئیتفاقیان لەسەرەوە بکردایە بیان گوتای بەڵێ ئەوەندەیەکەوێت سەر ئێمە ئەوەندە شتێکەوێت سەر ئەوان وەزعێکیان وایە هیچ کەنێ بێ با ئێستا قستێکیان بدەینێ ینی وەکو ئەوەی کە بیا گوتایە 120 پیتۆ دلاری کە لە بەغدا کۆبووتەوە نەدراوە زیاتر لە تریلیۆن دلار لە دینار لە بەغدا قەرزاری کەرکووکە پیتۆ دلار هەرێمی کوردستان لە 26 پارەوە بۆ خۆی هەناردەینەوەی کەرکووکەکە ئەوش قەرزاری کەرکووکە 50 میلیۆن دلاری ناردووە بیکتە ئێمە ژەوەندەمان لەوێ ژەوەندتان باشتشکیان بدەینێ لەم ڕێکەوتنەیە بۆی بتوان پرۆژەکانیان پێتاواکەن بۆی بتوان تۆزی خەڵکی کەرکووک بژێتەوە ڕۆن بەداخەوە ئەوەی کە باز دەکراوە زۆر بەکوتی کەواتە ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی خەڵکی کەرکووک دانیەوەی کە بەڕێزلەی تێ من نەمبیستوەتی لە بەرژەوەندیانە بێت چونکە هیچ نوع شتێک هیچ نوع ئاماژەیەک نییە کە لە بەرژەوەندی کەرکووک کراوە باش ئاماژە هەیە بۆی کە لە زیانی خەڵکی کەرکووک بێ نا زیانی کەرکووک بۆ چێ من زیان سێکرد ینی لە باتی خزمەتی بکەم زیانیشی لێ بدەن لە جارەوە ماوە نیوە زیان نییە بۆ خەڵکی کەرکووک داهاتەکەی ببن و مەسەل نەوتەکەی ڕەوانە بکەن و من محرومێکن خۆ زیان لێدان چیە ینی بێن دەوایە باتە خزمەتیان بکەن بەم اتفاقە هەردوو لایەن قەرزاری خەڵکی کەرکووکن چەندها کاڵم قەرزارن مەبەستەوە نیە خەڵکی کەرکووک داوایە ناکە هەموو ئەو نەوتە مرچی خەڵکی کەرکووک بدرێت بە خەڵکی کەرکووک داوای پیتۆ دلارەکەیەکە هینی بڕیار دراوە هەموو بەرمیلە 2 دلار بدرێت بە پارێزگای نەوتی لێ دەردێت خەڵکی کەرکووک داوای 2 دلاراکە لە بەڵام بەغدا گرتوێتی نایدا لە 2013 لە نیوەی 2013 ئەو پارەی گرتووە نایدا هەرێمیش لە 20 ئەوە تەنها 50 میلیۆنی ناردووە ئەوکێکی تا ئێستا ینی تەنها لە 23 حوزێرانی 2015 هەرێم 50 میلیۆن دلاری بۆ کەرکووک ناردووە ئەی چەند قەرزی لە ئەگەر بە پێیەوە بێ بە چەند منێری بۆ ێستا دەبێ حساب بێ خۆ چەندی دەرێنەوە خۆ دەخوتەوەش ئەوش تۆ زۆر ڕوونی نیوا بڕیار بوو هەر مانگانە بدرێ هەتا ئەوی بە پێی 5 مانگیان ناردووە بەڵێ هەتا حسابەکرێ بمانگانە بدرێ بزمانگانەکەش ئەم ساڵ ئەو مانجی 8 مانگە تاوا کردووە سبەینێ مانجی نوێ باشە لەم ساڵە 5 مانجی نێراوە ئەگەر ساڵی ڕابردوو 6 مانجی ساڵی ڕابردوو شە بڵان دەبایە حساب کرێ بۆمان بڵێ ئەوەندە بەرمیلەمان دەرێناوە حەقەیەوە پێی دەستوری عێراق کاتە ئەوەندە ئێستا نیمانە بتان دەینێ لە بەرەوەی شەڕە لە بەرەوەی هەردوو کوردستان لە هەرێمایە بەس هیچ کەنێوە بڕە قەرزارنیەوە ئێستاش کە ئەم اتفاقەمان کردو لەگەڵ بەغدایە برێکەتانە دێنێ هەردوو لامان بە زەختیان لە بەغدا بکرا بەشێکی باش بۆ هەیەە بۆ بەسرا بۆ نیانە بۆ کرد بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک ئەحمەد ئەگەر دوای دێنی سەر مەسەلەی بەرپرسیارەتی و کێ مەسوولە لە نەوتی کەرکووک بەس حەزەکەم باسی فشاری مەسەرەن خەڵک و حیزبەکان و مەسەرە ئەندامانی ئەنجومان بۆچی تاکو ئێستا وەکو ئەنجومەنی پارێزگە مادەم مەسەرەن تا ئێستا ڕوون نەبووەوە کەم ڕێکەوتنە لە بەرژەوەنی خەڵکی کەرکووکە کۆبوونەوەیەکتان ئەنجام یاخود بەنامێکی ناڕەزایەتیان دەرنەکردووە مەسەلەی ڕێکەوتن نییە کە لەسەر حسابی کەرکووک کرابێ یعنی لەسەر کەرکووک کرابێ و دژی خەڵکی کەرکووک کرا تا ناڕزایی دەبڕی مەسەلەیە کە کراوە تا ئێستا نەتیجەکەی ئاماژەکەی دیار نییە نازانی چییە کراوە یان نەکراوە بەڵێ بۆ ئێوە داوای ڕوونکردن من بەش بەحالی خۆم من بەش داوای ڕێکردەوەکەی فەرموددایان من ئەمڕۆکە چەند تەسریحم لەسەرەوە داوا لەسەر لە کەناڵەکانی میدیا بۆ بۆ گەلی کوردستان بۆ هەمویان قسەم کردەوە گوتومە ئێمە هیچ نازانین بەفرۆزە ئەم مەوزوعە زیاتر ڕوونکرێتەوە با ڕوونکرێتەوە بزانین چییە جارێ اتفاقە بووە یان نەبووە هێشتا من بەش بەحالی خۆم نازانم چکە من تا ئێستا علامەتی ئیستیفام لەسەردانا و جێگەی پرسیارە بۆ من ئەم اتفاقە چییە و چۆنە بەزەوەی لە بینە تەسریحی ئەو بەڕێزانەیە بینم کە چوون بەژار بوون یا لە 75 بە 75 ڕێکەوتوی نیوە ڕێکەوتنمان کردووە بە زۆر ڕێکەوتنانە چین کوان وێنەیان بۆ بڵاو ناکرێتەوە لە میدیاکان بەڵام لە حاڵەتێکە ئەو ڕێکەوتنا گەر ببێ حەقەکەی کەرکووک بدەن هیچ مشکلەیەکمان نیەمە ئەوان ئێمە پێمان خۆش هەری بەغدا مشکلیان نەبێ بەڵام پێشمان خۆشە ئێمە کەوتوینەتە بینی دوو فشارەوە فشاری بەغدا و هەرێم نا هەرێم لەبەرەوەی دەڵێ سەر بە کوردستانە هیچ نەوە خزمەتێکی ناکە بەغدا پارەکەشی گرتووە باش هەرێمیش لەبەرەوەی دەوێت لە عێراقی دارەکەی جێبەجێەکە هیداکباران کە سەرنەوتەکەی هەردوولیان لەسەری ڕێکەوە ئەمە مشکلیان زوڵم لە کەرکووک شاری کەرکووک دەکەن زوڵمەکە چیە زوڵمەکەی حەقانی نادرێ سەکە بکەن یاڵێنمە شەڕی مووسڵ بەڵام ئێمە خۆمان لەگەڵ مووسڵ و تکریت و ناسری ئەوە من ناکەین لەگەڵ بەسڕێکی بۆ بەسڕێ دەن بۆ بکەرکوچی باشەگەر هەرێم و بەغداد دووکە حەقی خەڵکی کەرکووک نەدەن ئەمە زوڵم نییە خەڵکی کەرکووک هەر کەسێک زوڵم لە کەرکووک بکە زاڵمەوەتر زوڵمی کردو باش ئێستا هەردووکیان زوڵم دەکەن لەوەی کە حەقی کەرکووک نازانم ئاخر من هێشتا کە ئێمە ناوی کە پێشتر بینراوە مەسەڵەن مامەڵە لەگەڵ خەڵکی کەرکووک و تا ئێستا بەپێی ئین بە جۆرەی پێویست وەکو ماف بەکە خەڵکی کەرکووک نەدراوە کەواتە زوڵمیان لێکراوە زوڵم چییە کە تۆ مافەکەی نەدێتی ینی غەدری باش زۆر باشە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە هەندێک لە میدیاکان باسییان کردەوە کە بۆ نمونە هێرۆخان بۆ نمونە داوای کردە نەوتی کەرکووک بە تەنکەر بە ئێران بفرۆشێت شتی وە هەبوو ئەوەندەی کە بەڕێزداگەداساسینە پێم وایە ئەوە شتێکی مزایدەیەکی زۆر بێمەعنایە کە هەندێک لایەنێکە بە مەبەستی سیاسی ئەگەر مەسئولی مباشری نەوتی کەرکووک پێشتر وەزیری نەوت عادل عەبدولمەهدی بووە ئەو ئەمری کردووە نەوت بڕۆیانە ڕۆ ڕۆژانەشە ئەمریکا ئەبری ڕۆژانەیە ئەبری ئەوە نییە بڕ یەک جار پێی بڵێم خۆی ئەمری کردووە نەڕۆ ڕایگرتووە نێشتۆ بڕۆ کە ئەویش ئیستقالی داوە جەنابی حەیدەر عەبادی خۆی ڕاستەوخۆ بە وەکالەت وەزیری نەوت بووە بەڵام وەزیرە نوێ کە دەسەڵاتی نییە جەبار لوعەیبی نەخێر ئەوەی هیچ ماوەیەکی زۆر کورتە بۆتە وەزیر بەڵام هەتا ئەویش بۆتە وەزیر حەیدەر عەبادی ڕاستەوخۆ بۆ خۆی مەسئولی نەوتی کەرکووک بووە ئەو ئەمری کردووە و نەڕوە ئێستا چوونەتە لای ئەوە ئەساسی نەخێر ئەوە خۆیەتی خۆی ئەوەیە ئەوە کردیان بە وەرەقەیەکی فشار بۆ جاران و قسەیان ناکرد پێش ئەوەی ئەوە دەبچێ وەرەقەیەکی فشاریان فڕێدا ئەگەر نێن واکەی بەغداد دوایی بەڵێ زەختێکیان لە هەرێم کرد یا ڕاستتر بڕین لە حکوومەتی هەرێم کرد لە وەفدەکە کرد کاچێ ئەگەر وانەکەن واکەین ئەوانیش بەپەلە چوون وەک ئەویان کرد کە ئەوان گوتیان لەبەرەوە هەڵسان ڕێکەوتن لەسەر بەشکردنی بەشکردنی لە عینە بۆ ڕێوە بڕە بەشیکەن نەگەوە ئەوە پێم وایە وەرەقەی چکە شتێکی عەمەلی نەبوو هەر قسەکە قسەیەکی عەمەلی نییە باش بەجارێ پێش هەموو شتێک حکوومەتی عێراق بێوێ نەوت برێت درێ بە قسەی ئەو نایباتە دەرەوە منعی ناکە خۆی ئەی باو دەشیکات دوایی مەسەلەی بردننی نەوت و هەناردەکردن پێم وایە زیاتر لە سەرچاوەیەکی هەبێ لە دەرچەیەکی هەبێ بۆ ناردنی هەناردەکردنی سەرۆک سامانەکان چونکە یەکیان گیرا ئەویان بەکاری ئێمە بینیمە لە وەختی شەڕ ئێران و عێراقا کە خەلیل گیرا عێراق تووشی ئەزمەیەکی گەورە بوو لە هەناردەکردنا ئێستا مەسەلەی شەڕی داعش دروست بوو عێراق نەیتوانین لای ئەو بۆرەوە بووە ئەمە هەرێمی کوردستانی دانا ئەیە گەمەری کوردستان بۆیە چێ کرد
جا باشتر نییە ئەگەر بۆ نەوتی کەرکووک بۆ نەوتی بەسرە چەند سەرچاوەیەکە بێت چەند ڕێگەیەکە بێ بۆ هەناردەکردنی بۆی ئەگەر یەکیان تووشی مشکلە بوو ئەویان بکات شتێکی زۆر زۆر تەبیعیە ئەگەر حکوومەتی عێراق بیر لەوە بکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە ئەگەر زیاتر لە مەخرجێکی هەبێ بۆ سەرفکردنی داهاتەکەی بۆ هەموو شتەکانمان هەموو وەرەکانمان فڕێدێن سەرسەری تورکەوە ئەوە تورکە کایبینی چی بە کوردەکە لە ڕۆژەوە باشە زۆر باش سەبارەت بە هەڵووی سیکێتی نیشتیمانی مەسەن کە دەسەڵاتی کەمە لە کەرکووک تا ئێستا یەکێتی ئاگاداری و اتفاقەیە وەکو من مەسئولی یەکێتی نیم لەکە بەڵام ئەندامی ئەنجومی پارێزگام ئەوەندەی کە ئاگادار مخساکەم ئەوکیان لە مسئولەکانی کرد بەڵام ئەوەندەی کە هیچ معلوماتێکت پێ نەگەیشتووە یەکێتی لەگەڵ اتفاقەدا لەگەڵ اتفاقەدانی من ڕێی وانم لانی هەتا بزانم لەگەڵانیان سیارش نەکردووە لە بەرپرسەکانی کەرکووک پرسیومە بەستا ڕادەیەک نازان بەتەواتی نیگەرانن لە بەرپرسانی شاری کەرکووک ئەوانش بێن وەک قسە بکەن ئەگەر نیگەرانی ئەوەی کە جەناب وسە لەگەڵکردنی نیگەرانەوە نیگەرانی خۆمە وەک ڕئیس لیژنەوە تو غاسێکەم و بە نوێنایەتی خەڵکی کەرکووک قسە ناکەم هیچ علاقەیەکی بەیەکێتی بە ئەم لە ئەولا بەولاوە نیە من نوێنەری خەڵکی کەرکووکم مەسئولی لیژنەوە تو غازم لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک حەقی خۆمە بزانم چیە گوزارێ لە شارەکەیە نەزانم قسەی لەسەرەکەم خەڵکینا ئەڵێم ئەمە وەزاکەیە باشە خەڵک بۆ خۆی هەڵوێستی چێ بێ ئەوە باشە سەبارەت بە مەسەلەی پارێزگا بەڕێزوتت چۆن ئەوە دەستکەوت کە من ئەوەم بیست لە جەناوی پارێزگارم پرسی گوتی بەڵێ من تەلەفۆنیان بۆ من کردووە و منیش پێم باش بۆ بچن ڕێکەون لەگەڵ بەغدایە بەس ئەو گوتی ئەنی ناوڕۆکی اتفاقیان بۆ باسی ناوڕۆکی نەزمەدینیش نەکردووە باسی ناوڕ بۆ منی باز نەکرد نازانم من دوێنێ بینیم هینی ئەوەن باسی ئەوەی نەکرد کە ڕێکوتنەکە چی بۆ چۆن بۆ بڵام گوتی من پێم باشە بەغدە تەبەن هەمومان پێمان باشە بەغدا هەرێم لەگەڵ بەغدای ڕێک بێ یەکی لە گلەیەکانمانەوە بوو کە بەغدا لەگەڵ هەرێمان ڕێک نەوە چووکە بەغدا لەگەڵ هەرێمان ڕێک بێ کۆمەڵی کێشە لە کۆڵە بێ باش پرسیارەوە ئەوەیە ئێمە تەنها کێشەکەمان لەگەڵ بەغدایە ئەوە نییە نەوتمان نەداتی یا نامانداتیە نەوتەیە لێ بڕۆیان ناڕۆ کێشە ئێمە زۆر گەورەترە لەوە کێشە ئێمە دوا ڕۆژی کەرکووکە دوا ڕۆژی 140 خەڵک و خاچ کوردستانە لەگەڵ هەرێم لەگەڵ بەغدایە مەفروض ئێمە لەم کاتەیە کە شەڕی داعش لە پێشە دوای شەڕی داعش بچین بەرنامەدانین لەگەڵیانە چۆنیان لەگەڵ ژێین ئەم ناوچانە چۆنە پارێزین دەستوریان سۆن کێشەکان حەلەکەین ئەم منتقانە منتقەیەکی منکوبن زوڵمیان لێکراوە غەدریان لێکراوە لە نظامەکانی پێشوە تا ئێستا ئاسهاری ئەو زوڵمیان لەسەر ماوە چۆنیان هاوکاری بکەین مەفروض ماوانە باسکرێ نەگەوەی باسکە بۆ هینەکان هەوارەکانی خوارێ هۆڕەکانی خوارێکە وشک بوون و حکوومەتی بە زوڵمی لێکرد و دەربەدەری کردن لە بودجێ عێراق میزانی عێراق ساڵانە پاری بۆ دانرێ بۆ ئاوادانکردنەوەیان بەڵام بۆ کەرکووکێکی منکوب 700 دەیوێران کراوە بۆ قەزا و ناحێ و کۆمەڵی مەسەلەوە بڕێ پارە داناندرێ بۆ لەو نەوتەی خۆی بدرێتێکە ئەو دیانێ پێ بژێنرێتەوە و خزمەت گوزاری بگەێنێتە و دیانە ئاوادان بکرێنەوە جاریشکێکە یعنی من نازانم ئەمە بۆ بە دوو پێوە بێت ینی ئەوەیە گلەی و گازندەکانی خەڵکی کەرکووک ئەمەیە گلەی گەنجەکانی کەرکووک کە دانیشتون لە ماڵەوە لە شارەکانی کێکەوە حکوومەتی عێراقی دێ گەنجتەعیدەکە دێنێرێ بۆ کەرکووک لە کەرکووک دامەزرێ بەڵام گەنجەکانی خۆی دانیشتون لە ماڵەوە دانامەز باش زۆر باش بەڵام دەمەوێت بەڕاشکاوی وەڵام دێتەوە سەبات بۆ دووکێڵگەی کارێمی کوردستان بەڕێوان دەبات هاوانە و ئاوانە بڵین بای حەسەن ئای گەنجەکانی کەرکووک لەی سوودمەند بوون هەموو پێکاتەکانی کەرکووک لە دوای شەڕی داعشەوە کە هەرێم کۆنتڕۆل دەکەوە پێشتر باز بۆ پارتی بۆ ئۆتۆماتەکە و دووکێڵگەی دەست بەسەراکردووە خەڵکی کەرکووک هەلی کاریان بۆ ڕخساوە بەبێ جیاوازی من پێم وانێ پێم وایە کۆمپانیای شتیاکە و کۆمپانیایە بە ئارەزوی خۆی چێ دامەزرەدا کۆمپانیای کار بڵێ ینی بەس تەنها لە ئەنگرانی پارتی لە کارەکەن من چێ دامەزرێن چکە من تەفاسیلی بەشەکانی نازانم بەس بیستمە خەڵک دامەزرێنێ بە تەسکی حیزبی دایم بە تەسکی حیزبی بیستمە نازە من بەڵگەم بەڵگەم پارێزگە مەسەلەن دەمێکە لە 20 حوزەیرانی 2015ەوە مەسەلەن ئەو کۆمپانیای نازانم کارەکە بڵان نەمبیستووە گەنجێکی کەرکووک بێ بڵێ من ڕۆم لەکەر کۆمپانی کار مەسن گەنجێکی بێلایەنیان سەر بە حیزبێشکێکە بڵێ ئێسم لێوێ کارەکەم ئەو نەبیستوە بەڵام خەڵکە دامەزرێنێ ئەوەش نازانم بەس خەڵکی لایەنێک داخراوە نووسەرێکی داخراوە خەڵک بەس لایەنێک دادەمەزرێن نازانم دامەزرێنێ یان نەژام چکە من کە هیچ معلوماتێک من نەبێت سازانم لە کۆمپانیای لیژنەی ئاگاداریەوە دەبێ ئاگادار مز ئاگادار نین من زانم لە کۆمپانیای نەوتی باکوورس بێن 4 کەسی لێ دامەزرێ زانم چێن و هینیشمان بۆنێ بەڵام لەو نازانیت بۆیکیان نازانین مەلەفەکەی شارە ئاساس حکوومەتی چکێکی ئەمە حکوومەتێکەوە حکوومەتی زۆر باش ئەوەی جەناب تێلی ئەوە ئەرچی پەرلەمانی کوردستانە بە دوادەچن بۆ
چۆن بەرازچوون بکە پەرلەمانەکە چونکە کۆمپانیاکە لە هەرێمی کوردستانە وەزارەتەکە وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەرچی پەرلەمانی عێراق چاودێری سامانە سروشتەکانیش بکە و کۆمپانیاکەش باش زۆر باش چۆن ئەرچی ئێمە هی کۆمپانیای نەوتی باکوور بکەین و هی شەلگەنەوتی و غازەکانی کەرکووک بکەین ئەرچی ئەوانیشە باش حیزب بەدەستی بەسەداکتۆ دێن بە ڕاشکاو بیان لەژێ کۆنتڕۆلی حکوومەتدایە و پێم وایە زیاتر حیزبیە مۆچی حیزبی پێوە حکوومەت نییە زیاتر مۆچی حیزبیە باشە زۆر باشە بەڵام سوار بۆی کێستا کێڵگەنەوتەکانی کەرکووک بوون بە دوو بەشەوە بەشێکیان لای کۆمپانیای نەوتی باکوور بەشێکیان لای بڵێن ئەوەی کە بەڕێزوتت زیاتر سیمایەکی حیزبی هەیە لای ئەوانە ئێستا مەسەلەن ستا چەندی لەژێر دەستی کۆمپانیای نەوتی باکووردایە نەوتی کەرکووک چەندی لەژێر دەستی ئەوەی تردایە پێم وایە نزیک 60 بەچلە کامە چلە 60 بۆ هەرێمی کوردستانە و یعنی چلی بۆ کۆمپانیای باکوور یعنی ئەوە زیاتر لەژێر دەستی هەرێمدایە بەڵێ زۆر باشە ئەی سەبارەت بەوەی کە بەڕێزت پێشتر وتت ئیتفاقی کرابوو سەبارەت بەوەی کە مانگانە 10 میلیۆن دلار بۆ لە بەس پارەی پترۆلەر بۆ هەرێم بنێت هۆکاری چیە کە ئەوەندەی ئێوە پرسیاتان نەکردووە کە بۆچی تەنە لە 23 حوزەیرانی مەسەلەن 2015 تەنە 50 میلیۆن دلار بۆ خەڵکی کەرکوون و نێدراوە لە کاتێکە ئیتفاقەکە ئەڵێن ئەڵێ ئێمە لە ئەزمەیەکی مالیانی وەزی دارایی من باش گرفتەمە میش زانم باش نییە ئەزانم موچەخۆرەکانی هەرێمی کوردستان چەند مۆچی ئامادەوت ئەوەش زانم تەبەن ئەزانم مۆچیان باش نییە بەس بۆ باش نییە ئەویان نازانم باشە ڕێکەوتنەکان جێبەجێ نەکردووە ئەو ڕێکەوتنێک کە لە نێوان مەسەلەن کەرکووک کرابوو کە وا بڕیار بوو کە مانگانە 10 میلیۆن دلار بۆ کەرکووک بنێتێت بۆ ڕێکەوتنە کراوە بڵاو ڕێکەوتن 10 میلیۆنەکەەوە نییە 10 میلیۆنەکە تەواو ئەو ڕێکەوتنە کراوە بۆ ئەوەی بێن حساب بکرێ لە ئەوڵەوە لە ڕۆژی 20 مانگی 6ەوە 2015ەوە چەند بەرمیلیان لە کەرکووک دەرهێناوە بەپێی ئەوە مستحقاتی کەرکووک شایستە دارایەکانی کەرکووک لە پیترۆ دۆلار بەپێی یاسای عراقی و پێی یاسای موازنەی عراقی 2016 و 15 بێن بزانن چی کەرکووک چه حقێکێکەوێ ئەو سابە حساب هەمووی بدەن بەڵام تا ئێسامە لەو لیژنیاوە تقریبان 6 مانگە دێن و دەچین تا ئێستا نەگەیوینێتە زۆر باش پێمان بڵێن بەڵێ ئەوەندە بەرمی لەمان دەرهێناوە بەس هینەکەش مانجی دە وعدوا بوو اتفاقەوە بوو هەموو مانجێ 10 میلیۆن بنێرن هەتا ئەو کاتەی لیژنەکە لێ بێتەوە لە کۆکردنەوەی زانیاری کە چەند بەرمیلی دەرهێناوە ئەو ساکە بڕێنەوە حەقی کەرکووک ئەوەندەیە ئەوەندەی نێراوە ئەوەندەشی ماوە باش ئێستاگەر لە بەرزستان بەکو سەرۆکی لیژنە ئێستا ئەوەی کە لە کۆمپانی نەوتی باکوورەوە دەڕواەوەی کە لە جێرەستی کۆنتترۆلی وەزارتی نێوتە مەسەلەن بەڕێزت ئاگاداری مەسەلەن مانگانە چەند دەڕوە بەڵام ئەوەی هەرێم بەرەمیش ئاگاداری یاخود کامە شەفافترن ئەوەی هەرێم نازانم لای من نییە نازان بەزەوەی کۆمپانی باکوور دەزانن بەڵێنەکان داتەکانمان بۆ داتەکانتان داتەکانمان بۆ دێتەن ژمەری پارێزگا بەڵێ لە وەزارتی نێوتەوە هەموو مانگانە نووسراوێکمان بۆ دێ هەموو داهاتی عراقی تایە هەری ئێمەتیانە هەموو داهاتی عراقی تایە چەند بەرمیل بەدەست هاتووە چەند قەدەم و کەعاوغازیش ئینتاج کراوە حیسەکەی هەر پارێزگایەک چ کاتە چەند کە بنێتی هاتوو تەمان هەر ئێمەتیان جەدوەلێکە لە وەزارەتی نەوتەوە دەرەچێ هەموو پارێزگاکانیان باشە بەسڕیتیایە نواستیتیایە ئیتر زیقاریتیایە بەغدایتیایە هەتا ئەم سەرداوانە مۆست و تکریتیشی تیا بوو بەڵام ئێستا بەس کەرکووک لەگەڵ ئەینا پارێزگاکانی ترا تایەتی ئاخرین مانجی باشە پێ دووە ئیدارەدانی مەلەفی کەرکووک بەم شێوەیە مەلەفی نێوتی کەرکووک ئایندەی خەڵکی کەرکووک بەرەو کوێ دەبەیانی ئیدارەدانی بەم شێوەیە وڵامی نازانم چۆر جۆرێک لە مشەوەشی هەیە لە وەزەکە ئەگەر مەفروزی ما ئیدارە بدرێ مەفروزە چونکە خەڵکی کەرکووک باجی کوردستان بوونیان دەدەن ینی یەکێک لە شتەکانی کە حکوومەتی عراقی ئامادە نیە خزمەتی کەرکووک کە ئامادە نیە و پاری بۆ بنێرێ وا هەستەکە هەر پارێشتیا سەرفکە بە خەسارەتە ڕوا چونکە کەرکووک بۆ عێراق نابێ کە کەرکووک بە ئەکسەرێت تۆڵی من کوردیم چینەوە هەرێمی کوردستان ئەوەی باجەکەیدا حکوومەتی عێراق تعریبێکە خەڵکی بۆ نێرێ تەعیناتی بۆ زیادی بۆ کام مەشاکل بۆ پۆلیسەکانی دروستەکە پلەکانیان بەرز ناکاتەوە مدیرەکان ئەگۆڕێ کۆمەڵ یاری بە کەرکووکەکە کە بەس بۆی فەشل بە ئیدارەکەی بێنێ من نایە لە هەڵبژاردننی ئەنجومی پارێزگا بکرێنی ئەمە شتێکە لە هیچ شوێنێکی دنیای نەبووە لە هیچ شوێنێکی دنیای نەبووە میلەتێک لە شارێک لە وڵاتێکە بژێ بۆ 11 ساڵ مەحروم بکرێ لە هەڵبژاردن لە خۆڵبژارد کەواتە لە 2005 غەدریشکێکی لێکراوە کە زۆر گەورەترە لە غەدری نەوت و غازەکەی گەنجێک تەمەنی دانی ئەوساکە 14 ساڵ بوو ئێستا بۆتە 25 ساڵی دەندانی هەیە 11 ساڵە ناهێلن 11 جیلە
نایل لە خەڵک دەنگ بدا ئەنجومی پەنیۆنەکە هەڵبژێ 11 جی لەگەڵ چاکە تەمەنی 25 ساڵ بۆ ئێستا ئەمری بۆتە 36 ساڵ حەقی ئەوەی نەبووە خۆی هەڵبژێرێ چونکە دەرفەتی نەداوەتی خۆی بژێرە بووە 3-4 مادەی دەستوری هەیە پێشێل کراوە لە مۆزوعەیە یەکێنەوەنە مافی مرۆڤ یەکسانیە کام یەکسانی هەیە لە بینی گەنجێکی کەرکوچیە دەنگدەرێکی کەرکوچیا و دەنگدەرێکی بەسترایە دەنگدەرە لە سلێمانی چونکە ئەو ڕێگەی پێدراوە خەڵک هەڵبژێرێ نوێنەری خۆی هەڵبژێرێ بۆ پارێزگاکەش خۆشی هەڵبژێری زۆر باش بەڵام ئێستا لە کەرکووکە ئەو حەقە زەوت کراوە باش کاتمان کەم ماوەچەندە باسی مەلەفی نەوتمان بەس وە کارەکەی چێکە ئێستا حکوومەتی عێراقی شاری کەرکووکی بەدەرکردو کە ناکرێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکەەوە بڕیار لە ساڵی داهاتوو بەڕێوە چیدە ئەنجام ئەو کارەکەی چیەوەی باجی کوردستانی بوونیانە دەن لەوە ئەترسن ئەنجامەکە بەدڵی ئەوان نابێ لەوە ئەترسن خەڵکی کەرکووک چۆن بڕیاریدا لە 12 پەرلەمانتار 8 پەرلەمانتار کورد دەرچوون ئەو ئەنجامان لەبەر چاوە ئەزانە ئەنجومەنی پارێزگا بکرێ ئەندامی پەرلەمان زۆر دەوری نابێ لە چارەسەرکردنی بڕا ئەندامێکی ئەنجومەنێکی ئەکسەریەت لە کورد بێ بەڕاستی دەورێ بێ ئەگە دەسەڵاتی هینی بدرێتێ قانونی بیسوێکی بدرێتێ بە تەکیدی سا شتێکیان کردووە هەر بە جەنابی عەبادی لە کۆبوونەوەی ئەخیریا کتابی ڕسمی ناردووە ئەو مادەی 21 و ئەنجومەنی پارێزگاکان شمولی کەرکووک ناکە مادەی برەیمەریش شمولی ناکەواتە کەرکووکی قسۆتە فەراغێکی یاساییەوە چی کردووە قەرارێکی دەرکردووە تەفویزی دەسەڵاتەکەین بۆ کەرکووک یعنی دەسەڵاتی پارێزگاکانی کە بەدەستی ڕئیسی وزرای عێراقا حەزکە ئەیداتێ حەزکە نایداتێ ئەوانەی کە مەسلحەتیان بۆ ئەیداتێ ئەوانەی مەسلحەت نەبوو نایداتێ باشە زۆر باش کەواتە ئێستا زۆر بە کورتی چەند جار لە بەغداد هەڵبژاردننی بەغدا و پارێزگاکەین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە لە کەرکووک نەکراوە ئەمە سێمە ئەم 2007 سێمە گەنەیە لە هەمدا بکرێت 3000 نایڵ بکرێت لە 2000 شارێک دروست نەکراوە لەلایەن خەڵکی کەرکووک نوێنەرەکان بۆی کە بکرێت هەڵبژاردنەکە کراوە و جەنابی پارێزگا هەڵوێستێکی توندی گرتووەتە پێر من پێم وایە هەڵوێستەکەی چییە؟ من داواشم کرد لە خەڵکی کەرکووک هەڵوێستەکان زۆر لەوە تونتر ئەڵێ ناهێلین هینێک لەو نازیحانەی کە لە کەرکووکە هەن دەنگ بۆ یەک پارێزگاکانی خۆیان بدەن ئەگەر بێت و خەڵکی کەرکووک محروم بێ لەوەی کە دەنگ بۆ پارێزگاکە ئەگەر شتێکت مابێ لەسەر نەوتی وڵات سپاس دەکەم من هیوادارم ئەو ڕێکەوتنە بێتە مای خۆشی و خۆشگوزارانی بۆ خەڵکی کوردستانیش بۆ خەڵکی عێراقیش بەڵام لەگەڵ ئەوەیە داواکارم جارێکێکە لەو نوێنەرانە هەر نوێنەرێکن خۆیان بەسەر هەر لایەنێکە زانن ئەویان بین نەچێت کەرکووک شارێکی مەکوبە شارێکە کە پێویستی بە هاوکاریە پێویستی بە یارمەتیە لایەک لە کەرکووک بەڵێ بەرز کاک ئەحمەد عەسکەری سەرۆکی لیژنەی نەوت و زەلە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز سوپاسیش بووە کە تاکو ئێستا لەگەڵ مام بوو سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ